جموجوڵی چەکدارانی داعش لە دەوروبەری کەرکووک گەیشتووەتە ئاستێک کە ترس و دڵەڕاوکەی لە نێو دانیشتوانی شارەکەدا دروست کردووە. بۆیە ڕۆژی دووشەممە حکوومەتی عێراق هێزێکی گەورەی لە تکریت و ئەنبارەوە ڕەوانەی ئەو شارە کرد و بڕیارە ئۆپەراسیۆنێکی گەورە دژی چەکدارانی ئەو ڕێکخراوە لە باشوور و ڕۆژاوای کەرکووک ئەنجام بدرێت. وەڵای خۆی گشتێ ترسێ خۆی هێزەکە خۆیە ترسێ مێزە شەوان خەڵکە ترسێنەوە هاتەوە هات فسکات گشتی کلاوات هەتاوەکو جاران نەگەرێت تۆزە هیچ خۆش نابێت. کاتی عێراقی دێ واتە عێراقیەکان لەو ناوە بڵاو بوونەتەوە بە جوانیش ئیشوکاری ئەمنیەتی کەرکووشیان پارێزۆسە سەر شانی خۆیان ئێمە ئەوە بە باشتر دەزانین. هێزە عێراقیەکان لە ئێستادا تەنها ناو شار و شارۆچکەکان و جادە سەرەکیەکان دەپارێزن. بەتایبەت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەیان خاڵی سەربازیان لە دەوروبەری جادەی سەرەکی کەرکووک بەغداد دانا بە ئامانجی ڕێگرتن لە دەستگەیشتنی داعش بەو ڕێگا سەرەکیانە. هەروەها لە ڕۆژانی ڕابردوودا چەکدارانی داعش دەستیان گەیشتە ناو کەرکووک و چەند تەقینەوەیەکیان ئەنجامدا، بەڵام بەرپرسانی ئەمنی شارەکە دەڵێن دۆخەکە لە ژێر کۆنتترۆلدایە. بەڵام دوا بەدوای ئەو تەقینەوەی دوێنێ کۆنتترۆلی دۆخەکەی کەرکووک کرا. هێز ئەمریکان گەیشتنەوە شوێنە بۆ لێکۆڵینەوە لە چۆنێتی و تەقینەوەیە. ناو شاری کەرکووک ڕۆژی کەرکووک زۆر ئارامە. هێز ئەمریکانی ناو شاری کەرکووک بڵاویان پێکراوە و دەمێکشا بەڵام بەو شێوەیە نا یعنی لە ئینزاری 100% بنۆمانە لە بەرەوەی دۆخەکە ئارامە پێویست بۆ ناکە. بەڵام هێزی پۆلیسی کەرکووک و دژەتی عێراق کە مەلەفی ئەمنی کەرکووک بەدەستێتی و ساماهەنگە لەگەڵ پۆلیسی کەرکووکە تەنسیقی تەواو هەیە. هێزەکانیشمان لە ئامادە باشیان و دەرەوەی شاری کەرکووک ترس هەبوو لە هەندێدەی سنووری داقۆق ئەویش چەند چەکدارێکن مەفرەزەی گروپ بچووکە ناتوبوون بۆ چەندێکی کاکەیەکان و مابڵێن بۆ عەلی سەلاوێزان قەرۆمانە هەرچەنە خەڵکی دیەکە قارەمانانە لیان ناتبوونە دەست بەڵام ئەوە کافی نییە. داعش چالاکیەکانی زیاتر لە گوندەکاندا چڕ کردوێتەوە، بەتایبەت گوندە کوردنشینەکانی کردوتە ئامانج. هەر بۆیە بەرپرسە کوردەکان پێیان وایە هێرشەکانی داعش گۆڕینی دیموگرافیای ناوچەکەی بەدوادا دێت. خاڵێکی تر کە جێی گومانە بۆ کوردەکان ئەوەیە کە سەرباری هێرشەکانی داعش بەڵام دانیشتوانە عەرەبەکەی کەرکووک دۆخەکەیان پێخۆشە. پێچەوانەوە بارودۆخی کەرکووک زۆر ئاساییە هیچ نییە. هێزەکانی ئاسایش لە هەموو شوێنێک بڵاو کراونەتەوە لە واستیە و شوێنی دی هیچ شتێ نییە ئاسایش هەیە. خوا ئەم دۆخەمان لێ تێک نەدات. لە سایی خواوە دۆخەکە زۆر ئاساییە ئەگەر بچن بۆ سلێمانیان هەولێر و بەغدا ئاساییە هەمومان براین. کەرکووک فەیلق مافەیلق کەرکووک لە ناوچەی فەیلق و باجوان و شوێنی تر زۆر ئارامە و ئاسایش زۆر بەرقەرارە. لە ئێستادا کورد هەوڵەکانی خستووەتە گەڕ بۆ گەڕانەوەی پێشمەرگە و پاراستنی ئەو ناوچانەی کە کوردنشین و کەوتونەتە بەر هێرش و پەلامەردانی داعش. بەڵام هێزە عێراقیەکان ڕێگرن لە بەردەم گەڕانەوەی پێشمەرگەدا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.